کاتتان باش مانجی ڕەمەزانی بەخشندەتان لێ پیرۆز بێ. لە ناوەڕاستی نەوەدەکان نەزمی بەزمی دەکرد. هەموو شەوێک دوای ڕۆژوشکاندن بە دیاری شاشەی تەلەڤیزۆنەکان دادەنیشتین و چاوەڕێی سەرکێشی و تەشقەڵەکانی نەزمی حەلاقمان دەکرد و لە قاقای پێکەنینمان دەدا. ئەو زۆر بە شوێنەی و بەهێوری کامیراکەی دەشاردەوە و خەڵکی دەخستە داو. جا هەموو شەوێکیش بە بەرنامەی نوێ و بە بابەتێکی تازە دەبۆ میوانی ماڵەکانمان. ئەم شەو نەزمی لێرەیە لەگە برادەرەکانی بەزمەچی خۆشمان لۆ ساز دەکا. مامۆستا نەزمی حەلاق بەخێراتێ. خۆشبیست جیهانەکەم. مامۆستا نەشات هەولێری بەخێراتێ. مامۆستاد لێر نووری بەخێراتێ. زۆر سپاس دەکەم جیهانەکەم. کاک نەزمی لە کۆتایی ڕادەست پێکەین لۆ وازتینە. ئەو پرسیارە زۆر دەکرا. ئێستاش دەکرێت بیگۆڕین؟ زۆر ئەو پرسیارە لە دەرەوەی زۆر زا دەکرێت. خەڵک زۆر لێتی دەکا. بەڵێ. ئێستاش لایەزاد کە من ماوەیەکی زۆرە دوورم لە شاشەوانە 20 ساڵە. وەڵاهی دووری. 20 ساڵە لە شاشە دوورم. قەزم چییە؟ خەڵکەکە پێم دڵی بوو لە شاشەکە دوورکەتەوە. باشە؟ ئەم نەو کاتێکە کردم بەرنامەی کامیرە شارەوە باشە؟ وتم با نەڵێن نەزمی ئەنانیە. ساحەکەی گرتووە بەس خۆی. باشە وازم دەهێنا فەرموو وەرنە ساحەی. باشە هەیە هەتا ئێستا کەس هاتە ساحەی؟ نەخێر. وحەزیش یەکەم بێنە ساحەی. ئەزانی بووە؟ لەبەرەوەی حەزەکەم بێنە ساحەی باڕەچ و سپی دیارکەوی. وانە؟ ئەدەم بەسم ئەوەیە خۆم وەکو پێویست گەورەترین سەروەری ئەو خەڵکەم بەدەستینایە. ئەوە زۆر میهمە. خۆشەویستی خەڵکت بەدەست. زۆر میهمەوە لە بۆ من سەروەری خەڵک. لە بۆ من زۆر میهمە. ها؟ کارێکی زۆر زەحمەتە کامیرەی شارەوە. ئەمن ئاستم بۆ مجتەمەعی. ئێستا دێمە سەر پرسیارەکەی. بەڵێ. فکرەکەت لە چێینە؟ چۆن؟ فکرەکەت لە چێینە بیرۆکەکەی؟ بیرۆکەکە. من دایم ئەو بیرۆکانی کە خۆم ئامادە کارکەمە نووسراشە دەنووسێ و دایم پێشکەشکاریشم. دایم ئەو بیرۆکانە لە ناخی کۆمەلگا وەرەدەگرم. یعنی زۆر شت هەیە لە ناو خەڵکەکەیە ها. حەداسەکە لە ناو کاکە گەوا بکەی وا دێدێ. ئەگە وا بکەی وا دەبی. ئەحداسەکە ڕوو دەدا. باشە؟ نازانم ماوەک پێش ئێستا شتێک پێیا بوو ئەو کاتەی کاکنەشەدی شەوانە زۆر باش بزانی. ئەوە لە ناو قەیسەری کردمەوەی دەهات کابرا لە خارج بوو دەوێت کوڕەکەت پارەی منەوەندە کاردارە ئەوەندەی دەوە وا بوو وەنیا کابرا پارەی دەدایەن داوای زێڕی کردیا. باشە ئەتو لەسێ ئەساسەک ئەو پارە ئەو زێڕی دەدێ و کابرای دەیناسی چەند کەس دەگەی پێکەن. ئەوە مە بەسم تبوو لەوەی هەستم بەرنامەم کرد لەسەرەوەی و فعلەن کابرا بەڕاستی پارێکی باشی نالە بوو. ئەتبەست تو لەو پارەی بەبەر نەکرد. ئەتو بەس نانە بەس دولار لێدان و ناخۆشی و باشە پێم گوت عنوانەکەی کاملم وەرگرت بوو کامل. ئەتو مەسەلەن بابی فلانی کوڕەکەت پار ژنی هینەوانە لە تۆ چای ڕۆیی ئەوانی کۆمەڵێ براکەت شەلێ لە فلانجەیە دەرگای ماڵتان ڕەساسیە یانی کامل ناونیشانم لابوو. باشە پێم دەوت. وتم کاکە ئەم پارەم تەقریبا پارەی خەیالم پێ دەگۆ دەمکو کوڕەکەت ئەو هەندە پارەی لەم وەرگرت بوو لە تورکیای بوو کە ژنی دەیگوت وەڵڵا ڕازەکەی چییە؟ ئەوتە قەزم چییە؟ لە کۆتای با درێژێن دەدەم لە بە بەرنامەکەتە هەر قەزم ئەوە بوو لا کۆتایەکەی دەموت کاکە بەڕێزەکەم ئەوە بەرنامەی کامیرەی شاراوەیە باشە؟ نە کوڕەکەت دەناسم نابرات دەناسم ناتوی باشە وە دێ عنوانە دەچێ ئێستا کاک نەزمی لە کامیرەی شاراوەی دەچینەکن کاک نەشەتی کە خۆی شاردیتەوە ئەوەنیە خۆی شاردیتەوە لە هیچ دیار نییە. بەخوای فترەی زۆر دوور و درێژە پاش ئەوەی کە لە تەلەڤیزیۆنی گوڵان زۆر کارمان کردووە خاستن ڕەمەزانیش. ئێستاش بچێم مەسیفی پێم دەرێ مام ڕەمەزان چکە 30 حەڵقەی مام ڕەمەزانی ئەو کاتە لەوێ بوو من و پەروین خان کە پێشکەشمان کردیە و دوورکەوتنەکەم بەڕاستی ئەمن ئەوەی ناخەمە سەر ئەستۆی خۆم سەر ئەو مجتەمەعی کە ئێستا ئەمە کە لەناو ئەو مجتەمەعی دەژین زۆر کەس هەیە پێی ناخۆشە یعنی ئەو شتانەی کە دەکەی یعنی من بەرنامەی مناڵانم هەبوو
لە تەلەڤیزیۆنی گوڵان دەوری بۆقێم هەبوو لەگەر سیڤانی کاک پایەدار کوڕەکەی کاک پایەدار سیڤان ڕۆژێک بۆقێ لە پشتەوە بوو هەموو ڕۆژ سی40 منداڵ دەهات مباشرش بوو هەفتا منداڵ دەمان بردە ناو ستۆدیۆی دەمان بردە دەرێ و ئەوان داهاتن هەدیەمان دەدای زۆر یعنی قەڵەباڵغی دەبوو لە ناو ستۆدیۆی ڕۆژێک تەلەفۆنە کرا وتم سیڤان ئەو دەنگە زۆر گەورەیە وتی ئەمن تەلەبەی کولیەی ئادابم کە وەختی ئێوە دێ من هەموو شتی دەکوژێنمەوە تەماشای بەرنامەکەتان دەکەم بۆقێ و سیڤان ئەمن لۆ زۆر شتم بەجێشت هەتا تەمسیلشم بەجێشت بەڕاست زۆر لە من برادری ئەوە سوپاسی کارۆخش دەکەم کاک مامۆستا کارۆخ کە دەرێنەری ئەو بەرنامەیە کە هەموو ڕۆژ ئێستا پیشان دەدرێت کە دەورەی دابووە من بەڕاستی احتیزارم کرد لەبەرەوەی من خێزانم دکتۆرەیە لە ئیدارە عەمیدە بوو بەرێ لە 8 ساڵ عەمید بوو من کە بۆقێم دەکرد ڕۆژێک لە ڕۆژان برادری بوو دکتۆرێک بوو پێی گوت بوو بۆقێخان یعنی بۆقێخان بۆق کووە یعنی مەسەلەن ئەوە یعنی بڕک تاسیری لێ کردی کاگران تأثیری لێ کردێ بەڵام ئەو مجتەمەعی کە ئەوان لەوێ دەژین فەرقی هەیە لەگەر هونەرمەندان کاکە ئیستیعابی ئەو شتەی ناکەن ئەوانە یعنی من بەڕاستی یعنی ڕاستەکەوە کاک نەزمی باش دەزانیم معانات هەیە یعنی زۆر معانات هەیە لەو بابەتانە کاک لێر ئەم بێمە لای بەڕێزت ئەدی هونەرمەند بەشێک لە ئیشەوەی نییە کە ئەو واقعە ناخۆشی بگۆڕی زای چۆنە ئوستاذ ئێمە ئەتوانین بیگۆڕین مشکلە نییە بەڵام ئەوەی کە ئێستا لە شوێنە حساسەکانیش ئیشەکە مەسەلەن احترامم هەیە بۆ برادران هەتا ئێستا بە چاوی چاوەش سەیری گۆرانی بێژەکەن یعنی ئەوە معاناتی ئێمە زۆر جارە چینە سەر مەسرح من وەکو هەموو برادرانتیش زۆر جاروتومە بۆیە من هەندێک لە ئاهەنگەکان ناچم ئەوانەی کە ئاهەنگی ماڵانیان تایبەتە مەسەم لێ تایبەتەکان گوناحە گۆرانی بێژە گۆرانی بڵێ مەقامێک بڵێ کابراش دانیشێت سەرز بخۆجوێ لێ ڕەنێکی لەگەڵ برادەکەی بە قسە مەشغوڵ آخر تۆ بن هونەرەکە بۆ ئەمن جارێک دانیشتنێکمان کرد موزیعەکە تەقدیمی کردین هونەرمەند لێر بەرزنجی ئەم شۆ لەگەڵمانە چەند مەقامێکی خۆشتان بۆ دەڵێ باشە بەسەر چاو من مەقام دەڵێم سیرەکەم دووسێ کەس ئەوانە ڕموزەکانیشن ئەوانەی لە هەولێر ڕموزن احترام دەبێنێ سیرەکەم دانیشتو لەگەڵ ئەو برادری قساکە ئەوەی تر دوان دۆمیناکەن منیش مایکەکەم داناوتم کاکە من هونەر و موسیقا و تەقدیمی چیەکەم وتیان وڵای ئێمە وتم وڵای ئێوە نییە کاکە جێگر نیە تۆ نییە لەبەر ئەوە دوورەکەویتەوە بەدەست خۆت نییە ئەنجا ئەوەکەش کاکامران زەمینەی هونەری هونەرمەندان بە تایبەتی شانۆکار و گۆرانی بێش لەبار نییە ئەمڕۆ یعنی وەکو گۆمایەکی لێ هاتۆ شڵقاوە ئیتر بە کەسێکی نەخوێنەواری احترام هەیە کاڵم نەخوێنەواری نەشارەزا لە هونەر و مۆسیقا و گۆرانیڵێن مامۆستا بە گۆرانی بێژێک هونەرمەندێکی بەرزی شەڵێن چاوەش مامۆستا کەریم شەریف قەرەچەتانی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ من دەرسی فەلسەفە بۆ خەڵک شەرحەکەم علمی دەرونیان فێرەکەم بە منەڵێن کاکەریم حەز ناکەم ناوی بێنم بە فلانە کەسی ژەڵێن مامۆستا ئەو 2 ملیۆن فۆلۆوەری هەم 50,000 کەسەی ئەو مشکلەکە ئەوەیە دەست خۆش ئەمە یعنی ئیشیمە ئەوەیە لەو وەزعی لەو وڵاتی ئەو نەزرەیە ئەو دیدە بگۆڕین کاک نەزمی ئێستا منەگە پێت بلێم ئەوە بەرنامە نییەوە هەموو کامێرەی شارەوەیە چ دەرێ بەڵێ چ دەرێ وەڵا خۆ زۆر تەبیعی کاکە خۆ لێن نادەی وەچی خۆش ناو ئەمن زانە من لە ناو بەرنامەشە کە بە هەندێک کەسم دەگوتون وەدا لەگەڵم بەشدار بە کورگوتم خۆم دیتی تۆ لەگەڵ و بەشدار بم هەردیتیان وەکتی داوت ڕۆژێک دێ لافتە لە سەدی وایدرێ بەس کاک نەزمەوە پێ بڵێ ئەزیەت خواردیۆنیە کورت دانم شکای بیرۆری ناخۆشترین لێدان تاڵترین لێدانە چێ لەیدا ئێستا شکایەت ئەکەی لەسەرەوەی مۆزوع ئەکەی لەسەر کامرەی شارەوە کابراەک دەستە مەطعەمی نانی دەخوا ڕەمەزانیشە کامرە بە دزیدایان نایە کابرا نانەکەی دەخوا دێتە دەرێ کابرا
مقدمی بەرنامە دێتە نازانم چێ حمکۆ بوو حمکۆ کاکە حمکۆ دێتە لای دەلێ حاجی کوی ڕەمەزانە چی کووە؟ ڕەمەزانە کووە ڕەمەزان بە زیاد الحەمد کاکە بلێنانم خوێردە بلێ بەڕۆژی نیمە ڕاست ئەو کە زانیان ینی عاجز بوون لۆیە ئەوە بەرنامە ڕاگیرە لۆیە دەلێم کامیرەی شارەوە مشتەمەعی مەبرەک تەقەبولی ناکات مشتەماعش پێشکەوتووی دەوێت ئەزە کاک نازم ئەتۆمە پێ بڵێ تاڵترین لێدان خواردبی کۆ کنجی بووە مادەنی تاڵ ئەزانیت چیە ئەمن بە حکمی ئەوەی کە بەرنامەکەم دەکرد کەریم عەبدولکەریم ئەو خەڵکە کە دەیویست مەسەلەن لە منیش بێ شەرمی دەکرد لە مەمدا ها بەڵێ 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 وەکو بڵێ وقارەوە قسە تەحویلی دەبوو بەس ئەوم دانابوو بەسە بۆ لێدانی ئەزە مخەسەساتی لێدانت دەدایە نەروە ئەزە قەزم چییە من لەناو ئەو کۆمەلگای ئێمە زۆر باوە زۆر ئەو شتانە ناوە مەسەن یەک لەوانە کردم کابراوتم کە لە کەرکوچی هاتینەوە زام دیتانیانە وتم لە کەرکوچی هاتینەوە لێرە سوات تەکسی بوویمە من وتم لە کەرکوچی هاتیمەوە و کابرا تایە تەقی بوو گۆرانی خۆشی بۆ گوتیمە وا ئەوە هەموو پرسیار ئەوە کە موزیعەکە دەکا کە پاشەوەی خەلاص بووین پێیوت کامەرەی شارەوەیە کاکە وتی ئەو بەڕاستیتانە کابرا چەند منداڵی 8 منداڵی هەیە بە ڕۆژیە درۆژەکە نییە ئەمنێ کە بە ڕۆژی مە دەبوو تو بە ڕۆژی نیم ئەخەل بوو تو بە ڕۆژی نیم بە ڕۆژی مە بۆ خۆم بۆ خوای خۆم پێویست ناکە کەس بزانێت کاتەوە پێ بڵێ کاک نەزمی بە چەندان لێیاندای مەسەن جارۆ بووە وەڵڵا لێدان ئەمن دەبان چ شادێ سوارکردن بە خۆم هاشتە سەری سواری کرد ئێستا ئەگە ئەو شخصەت نازانم کامیرە کامەیە باشە ئەو شخص ئێستا کە سەیرم دەکا ئەگە مابێ ها ڕۆژێک لە ڕۆژان لەناو زادی منی گرت ئەو کەسی کە دەمانسێ لە من سوار کرد باشە چەند جار پێم گوت کامرەی شارەوەیە ئەوها پڕمدایە وتم کامرەی شارەوەیە هەر ڕاوەنە دەی دو سێ جار پێم گوت کامرەی شارەوە هەستم کرد شل بوو وتم بەردەم تەواوی ئێستا دیارە سترێسی لەسەر بووە دیارە ئەخە ئوستاز زۆر مۆزوعە تەسیر دەکە لەوەی تەقبول ناکە زۆر شەخ ئوستاز هەر غەڵەتە چ بکەم هەر غەڵەتێکم کردویم مشکلە نییە ئەوە نییە لە بۆ تو نییە دەبان سێ لەم دەبین ئەکیید نا ئەکارەسە ئەوزە لە ڕوسیای خۆ کابرای کوشت ناوبەریدی 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 کاکە ئەتوو لێمدا شەقم تێ هەڵدا زوونم پێ بدا بێرەوە باوی ئەوەی پێک بینەوە لەگەڵ یەک ئەتوو هەمووی مەسوێنە لە ناوی مەبە کاتوە منت کوشت ئەمن سەحب داکەم بابم خوشکم برام خێزانم مەسەلە کاتەوە منی دەکوژی دوای دەستی دەستیوی مازەکەی خانی دەفرۆشی سیاری دەفرۆشی وەڵا با سەڵحکەی ئەم سڵ حملو سێ من ئەو جاکە تو سڵحش ویست با کاک نەشاتە سڵحت لۆ دەکرد لا بەزتی عادی من کاکە مشکلە نیە کاک نەشت بێمەوەکنە تو زبط ئەتو بەتەمای هەروە دوورکەویەوە لەو بەخوای من لە شانۆ بەردەوامم باشە لەگەر مامۆستا هیوە سوعات هەر شانۆگەریە کەبی لەگەریان بەشداری دەکەمە سلااوڕێزمەیە بە دوو شانۆگەریشمان بردی تا ئەلمانیایی لە ماوەک لە مەوبەر لە ئەلمانی عرض کرا دوو شانۆگەری لەگەر ئەیامی لەگەر شەمۆ پێکەوە بووینە فمن شانۆ بەردەوامم بەس مامۆستا ئەتو لە شانۆ ئیش دەکەی لە مێژە لە نوان ئیش دەکەی بیڵێش خۆشم لۆ بژێرەوە لەوەندە ساڵایی مەسەلان شانۆ من وەختی ئینتیفازەی بوو بەڵێ یەکەم شانۆگەری پاش ئینتیفازەی ئەستێرەی سەرەتا من پێشکەشم کرد لە قاعی شەعب باشە ئەستێرەی سەرەتا کە ئەو وەختە زۆرشت بەلاش بوو ئێستا بتاقە و میتاقە نەبوو ئەو وەختانە وە کەسش دەعمی ئەمەی نەدەکرد مادیان یعنی دەعم نەبوو زاران ئەتوو لەگە کازێری شانۆگەریمان کرد فەلافلمان دەخوارد بزەبت مامۆستاش بەشداری کردیە ئەمە چمان کرد ببیرم دێ مامۆستا وەلید معروف بوو مامۆستا محەممەد بوو لە ماڵێ منزلک دۆڵمەمان کرد هاتین لە قاعی لە پێش قاعی دانیشتین خواردمان عرزمان کرد بۆیە دەلێم وەختی خۆی ئەمە لەسەر ئەو شتانە یعنی ئەوە کە هەبوو یعنی عقیدەتت هەبوو بۆ ئەویشەکەت مەبدەەکەت هەبوو
يعني بێ کەس یارمەتیت نادە لە ماڵێ ئەو جیلیمە ئێستا يعني مع الأسف يعني ئەو جیلانە ئێستاوە دەبڕۆ یەکەی داوت کە بلێ بەرنامەیە دەلێت چەندم دەدەیە ئێستا بڕۆ بلێ فیلان داوەتی ڕاوەستا ئەوە کردیە دەڵێ ڕەفت مەکە دەلێت دووسێماری هەمووان ئەوە زۆر ناخۆشیان کرد بەڵێ تو بە گۆرانێک لە هاوڕێتی خۆشیکە دەنجی مامۆستا ماشەڵڵا ما دەیناسم کار هاوڕێیتەوەنەکەن کۆپلێک ئەوها زۆر درێژی ناکەینەوە نا باشە لەسەر گۆرانەکەی قادرکابانی ڕەحمەتی بەجارێ ماڵی وێرانم بە شعری وەسیەتی ئەخۆڵێم بەجارێ ماڵی وێرانم بەسەری چوادەی ژینم بەناکامی لە دنیادا بەباچ و عمری شیرینم بەباچ و ژیانی شیرینم ڕەفیقان تو خوایەکێک لە دەورم کۆمەڵێ بگرن بەیادی کەین زەمانی زوو ژیانی ساڵی پێشینم بە خاچی گۆڕەکەم سوێنتان ئەدەم ئەی هەم نشینانم لەگەڵ تابوتەکەم تاک تاک بە مەحزوونی بتان بینێ دەست خۆش تاوانەوە خۆشی کرد هەرمەمە گریانی بەڵێ ئەفۆن پێشەوەی بچیتە لای کاک نەزمی یەک زکراتی بچووکم هەیە لەگەڵ کاک نەزمی نیو دقەیەکە من تەڵەبەی سناع بووم تەڵەبەی سناع بووم لە 91 ئەو کاتە وەزا بزانم 90 بوو مامۆسایەکمان هەبوو سەدنەهلا یادی بەخێر ناوێ هێنم عاجز نەبی ئەو خێزانم دەستی عەرەبی دەڵێتەوە ئەوە تەڵەبەی بووە ئەکە خێزان لۆ دەزانم چ دەڵێت بزان چ دەڵێت ئەخە بزان چ دەڵێت ئێستا ئەوە زۆر مشۆش بوو هەر داهات و دەچودێگۆ دەستگیرانم چوویتە جەبهەی تخوا دوعام لۆ بکەن بە سەلامەتی بێتەوە هەمووتان ناجەح دەکەم نە ڕۆژێک نەدوو نەسێ وڵا زروف ڕۆی ئینتیفازە کرا و زمانی بەسەردا سوڕا و لەگەڵ کاک نەزمی شانۆگەرێکمان تەقدیم چێ تاوانبارە چێ شێتە کێ تاوانبارە چێ شێتە یا تاوانباریشی دەکردی شێت لۆ لەمە دەکەیت ئەخە تاوانباریشی کاکەوە دەوری زابط ئەمنە چی دیت بوو ئەمەی دابوو بەرکێ بڵ لێدە بوو ئەو تۆڵێ هەموو لێدانەکەی لە خوارەوەش خەڵک دەگریە و چەپڵە لێ تەماشام کرد ئافرەتێک لە پێش پێشۆدانی شۆ چەپڵە لێیا وڵاو مامەسەد نەهلەیە دوای چوومە خوارە پیرۆزبای و مامۆستا دەستگیرانەکەت بە سەلامەتیات و الحەمدلە گوتی وڵا ئەوتە تو بەزەگەڵ کاک نەزمی ئێوەتم وەڵام کاک نەزمی برادێکی خۆشم چۆن نەمزانێ مێردی گوتی وڵاوە مێردن کاک نەزمی دەبا بلێ شەهید بوویمە دەبەست دەوەگەینە مۆقیفەکەی ئەزانی کاکەوە منم لەوانەیە شەهید بوو بێت چکە جلی ڕەشی لە بەرا بۆ کاتە سادە ڕەشی لە بەرا ئەزانی خەتەریش بوو خاتەریەکە لەسە بوو ساس ئەمن زابطام نمونیا لە بازارە دەیانگوەوە زابطەم ئێکورە تازەی تفازێ نەمکوژن ئەرێ وەڵا پاکێت لیاندا ئەوە چێ فەقەی لە هەولێرێ و لە دیانەی کاک نەزمی لە چێن لێدان نەخواردە جان دەچێت دیانەی ئەر مشکلە دێ هەولێری ئەر کاک نەزمی تش خۆشم لۆ بژێڕەوە بیرەوەریچ خۆشی کامرێ شاراوە ئەوە ڕۆژێکی لە پێش شارەوانی بەلەدیا شارەوانی لای چوارچرای ئەو کەمینم دانابوو ئەوە سەتڵەکە بەوە مۆکردیا بەدارێ و بزان کەەوە ئاوەوە دەڕجێ یان بۆ یاغا یان شتێکە کابرا حرەکە لە بۆ حرەکەی بوو لەگە کەریمی ئەمە ئیشەکەمان ئەوە دەکرد ئامادە دەکرد بۆ ئەوەی وتم کەریم وەرە بێدا بڕۆ بابزانم نەکو ئەو سەتڵە کورتە درێژە بە کابرای نەکەوی فیلمی دەشە زۆر قورسە باشە وەبی بابزانم چەندە ئەوەکەی مەودایەکەی دانێ
والله ڕۆی یەکجار دوو باش بوو سێمزار و سەتە نەهات بەسەری کەریمی کرد ئەی بابا زۆر ناخۆشیش بوو هەزار قسەی بگوت هەزاری بەتاڵ بوو تێدا بوو ئەوەم تێکرد بوو یعنی پێکەت ڕاست کەت خوارە کەریم تێدەگەی هەزارویە قسەی بە بگوتی من نالێ لە وەختێ قەزم لە هەندێک شتی یان دەبینی کامرەی شارەوەی دەکەم خلاص ئەوە تاوەکو کەبینم دانایە مەسەلەن کاک نەشێت لەو لای دێ بە کابرایەوە کامرەی شارەوە خێرت گەیشتیم ساعتە کەمینم دانایە دیار برادری بۆ ساعتە نایە بینە کەمین و نانی مەخۆماندی و گەرما و سەرما ئەوەش ساس لەو دەقەبێداش کامرەی شارەوەیە کاکە ئەتو دەزانێ ئەوە نازانی وازی دەبینە ئێستا تو کەمینیان لێ شکاندی ئەم دەستمەکەنەوی کاک نەشات بە چەند وشک باسی ئەو هاوڕێتی جوانەی بینی خۆتان کە مەسەن هاوڕێتی ڕۆ کاڵ بیتەوە نا پێشان ئەوها نەبوو ئێستا معلەسف ئێستا هەر زۆر کاڵ بووە یعنی ئەمە قەدیما ئاوڕێتیمان دەکرد لەگەر عائلەی هاتوو چونمان هەبوو دەبوونە خزم دانیشتن هەبوو یەک عائلە کەولێری قەدیمەکانێ دەرکار کراوە ئارە وەڵڵا سەربان یەک بوو زۆر ڕاست یعنی ئەوە ئەگەر حەزت نەکرد با لە ماڵی ئەو نانەی بخۆی یەکسەر دەچوی دەرکەت نەدەکردەوە یەکسەر دەچوی نانەکرد دەخوارد لەو ماڵی لەو فیلانەی لەوەی ناستە دەبیت تەلەفۆنکەی ئەگەر ڕازیبی بچ مالی خوشکتە مالی براتە ئێستا چ مالی براتە ئەگەر تەلەفۆنکە دەڵێ لە ماڵێ نیمە مەزالم نییە ئەدی نا ریال مەدید گەمە ژۆمێ ناگەڕێت من بە خۆمامەوەی گەمە ڕال بە من ناگەڕێتەوە کاک لێرجان ژەم بەڕێزت کو وەسی ئەو دوو هاوڕێ جوانەی دەکەی ئەو هاوڕێتی جوان بەخوای کاکامەران من هەروەکو چۆن بەڕێزیشتان یعنی هاوڕێی تەمەنن لەگەڵ من ئەو بەڕێزانە ینی لە زمانێکە ئەوانم ناسی ئەوانم خۆشویست کە هەموو شتێک جوان بوو هەموو شتێک شیرین بوو هەموو شتێک خۆشەویست بوو مەسەلەن نیشتیمان خۆشەویست بوو هەرچەندە ئێستاش نیشتیمان هەر خۆشەویست و ئەو لەوێتە لە پێش هەموو شتێکەوە بەڵام هاوڕێتی جوان بوو هاوڕێتی خۆش بوو هاوڕێتی شیرین بوو یعنی واتە سەورەکەم دوو شت خەڵکی زۆر لێک دوور کردەوە یەک مادە دوو ئەو ئەولەمەوە ئەنتەرنێت و شتە بەداخەوە یعنی مامۆستا نەشەت قسەیەکی کرد قسەیەکی زۆر جوانە کرد گوت تێگەر من نانێکی خۆماڵی خۆم بەدڵم بۆ ئەچمە لای جیرانەکەم ئەجا هەروە بوو ئێمە بەڕێستان بە بیرتاندی شانۆگەریمان عرض کرد لە قاعەی شەعب بەداخەوە کەیسە قاعەی شەعب نەماوە خەڵکەکە ئەوەنە مامۆستا نەشئەت ئەوەنیان حەز لە شانۆ بوو دەرگاکانیان دەرهێنا دەرگاکانی قاعەی شەعب ئێمە چۆن شانۆگەریمان عرضە کرد کاک نەزمی بە بیرت دێ شەربەتی مێوژمان بە دەباکڕی لەگەڵ سەمونە هاتین دانیشتین ئەوە نانی ئێمە بوو کارێکی جوانیشمانە کرد ئەنجا ئەو خەلفی سەقافی و هونەری و محەبەتەی کە ماوە لەگەڵ ئەو برا خۆشەویستانەمان هەر ئەوەی وا دەکە ئێمە بەردەوام بین نەتوان لێکدا بڕێ کاکامەرە شتێک ناچی بنەمای هەیە بنەما هاوڕێتەکەمان بنەمایەکی محەبەتی زۆر قوڵی هەیە ناتوان بە ئاسان لێکدا کاکەمەرات بەزاتە تەقەوسەک تەمەن ئەوە لە ئەو شانۆگەری چێ تاوانبارە چێشێتە یعنی دەزای چیە حەزێنە بوو زێنە زۆر زۆر قەڵەباڵ و کارە باش نەبوو ئەوە باوەشی نەیان کرد بەدەست باشە تەمەن ئەو کوڕە نییە دەنگەشی زۆر خۆشیە دلێر بووە ئەو قسێ دەکەم مەبەستم لەو قسێ دەنگەشی زۆر خۆش وەڵڵاهی ئەو شعرەما کە دانرا بوو دانرا بوو بۆی کە دامان نەبوو لە شانۆگەرێکە پیاوم دەویست پیاو نەکژن پیاوم دەویست نەگریە هەمووی دەگری وڵا ڕاست دەکە پیاوم دەویست خۆی بگری نەگری ئازای با نەگریە کارە سات شعرەکە و دەنگەکە و دیکۆڕەکە و عەداسەکە ئەوەیە فازەیەک باشە ڕۆحی نیشتیمانی بەقوت بوو چرک لە قەلبت داهاتە دەریانی دەکە و گۆرانی و دەکە ئەو شعرە و دەکرد ئەو عەداسەی کە دەدیت ئەوە دەزانی پێشم وت بە کاوەم گوت وتم کاوە بڕۆ سەر شانۆی پێش ئەوەی بە ئەمە پێشکەشکەین شانۆکەیە بلێ کاکە هەندێک ئەکتەرمان هەیە لە ناو ئێوەیە لە ناو خەڵکە ئەوان دەور دەبین نەکو دوایە شانۆگەریەکە فەشەلی بینی ببیتە مزهارە بەڕۆ محافەزەی بڕۆین ئەوەتە وا بوو ئەوە پێ نەگوت بە کاکە دەستخۆش دنیا هەڵدەستا بەڵێ بەس ئاخر سوال جان هاوڕێتی لەگە کاکەریمی مایە بەڵێ
یعنی گەردەنی ئازا کردی بەرامبەر هەموو سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێن دەڵێن هەندێک کەس بۆ چەند ساتێک دەمانخانە پێکەنین بەڵام هەندێک یادەوەری زۆر جوان دەخەنە ژیانمان پێکەنین ساتێکە بەڵام هاوڕێیەتی ئاسوودەیەکی تاسەرە تەندروست بن.